باشتریش ئەمە خۆمان ئەو ئینارەیان دروست کرد با سێری با منی سێرێکی ئەو هینەم یا پراخەکەمە سووتەیە نایزانێکە نەری ماخانگیان بێ زەحمەت بزانە یا پراخەکە ئاویتیا ماوە چی بۆ بۆم لێت دووری مناڕۆ من ئەچمە دەرێ بۆ کامێرا ڕۆڵین ساوند ڕۆڵین بۆ سەبام چمە دەرێسێ هیچمانەوەی ئەمە کامیان کاشە تەلیفۆنە بۆ کالاتنەوە ئەو ماڵی هێنەوە بۆمان سری بەڵەمە کە باچێتە دەرەوە سری کامەران کامەران حاجی بانتەکە کامەران تۆزێ خورما بێنە بە ساپەر بەسەر چا حاجی گیان قەینا ئەی هێنێ بابەچی زۆرە لەکوێ خۆ هەیە ئەمە خورما سری لە تێسکۆ هەیە لەم هینانە هەیە لە تورکەکەش لێتی ناوی خواشم پێناوە بۆ ناوت ناوی خواشم بۆ ناوتێ بە شەکل نسیویشمە کات بیوەرۆ لە سەری ساڵە قوربان میتی کەم پلیز پێ سەری وەستا پێ بۆ دەسەنێ باش لە شاری سلێمانیا کە لە شاری سلێمانی ببورن بووی بۆ پێکەنینێ هیچ نییە پرسیارەکە لێ بکەخان نەپرسیار با بڕین وە لێرە یەکسەر شتێکی تر ئەخ بێ من حازر نیم پرسیاری چی لێ پرسیاری نەدەتەوە پرسیارمان کرد مناقەشەمان کرد پێسانی بۆستە و بێنە جواشە ئەی چاوشینی پەرچەم کوڵ ئەی چاوشینی پەرچەم کوڵ خۆشێمە ڕای ئەوە بسڕینەوە ئەو غەڵەتە بۆسە گۆرانی منم پەلا مامسایان حازر بێ ئێستا کامێرە بۆ تۆ بێ تاوا من پرسیارم نەما بەس قەفڵە ئەەکەم سەیرێ بکەنەمە زۆر جوانە دەدانیت وا لەم دێبجووە ئەفو ئینجا حاجیگیان شعرەکە بخوێنیتەوە بڕێ دەنگی سەلاجەیە دەنگی پێوەڵا سەلاجەیە باوکەجە بکاتە تۆ شتە لە گوێ هەست بۆ نایە بۆێرە نایە بۆێرە قسە بکە قسە ئۆکەی کات ئەو سیدیە چیە بۆت هێناوم تۆ دێ باسیکە ویستم باسی ئەو بکەی وەڵا باسی ئەوم نەکرد باش باشە دەست خۆش زۆر چاکە باشە تکا بێ دەنگی کام جوانە دەکەنە دەرەوە وەڵا بوای لێ بکەیت هیچ نییە فەرما مەساجیان با بڕێن دوی کۆردە هەموو شوێنێ حاجی گۆرانێ کاڵێ سێ دوو یەک ئەکشن چی بووە مشکیلە هەیە کاکاسۆ کاک سۆران تەواو بەسی بڵێرەوە بەسی بڵێرە ئەمڕۆ ناچی بۆ تەمرین بەو خوا عاجزم لەسەر ئەو قسێ و مادام وا بوو باش دەست پێ بکەین یەک دوو پێنج چوار بۆیسن ناتوانم سەری حاجیەکەم پێکەنینم زۆر بە پێکەنینی سەیری مەکە بە حسابە بێ تووڕە بێ کەچی دڵی خۆشە لەم ئەم جارە ببورن کاکە ئێوەم چۆن دەرچوون ئەڕۆمەوە چیێ ڕۆ ناڕۆ نیگای چاوە وەکو تیرێک ئەوێنەی ڕووتی پێکەوە ئاگرێکی بێخۆڵەمێش دڵی منە کڵپەیەوە